سڵاوتان لێبێت دەروندروستی ئەم جارە تایبەتە بە هەستی خۆشویستن و خۆشەویستی پێکهێنەرە سەرەکیەکانی خۆشەویستی چین و چۆن هەستی خۆشەویستی جیا بکرێتەوە لە هەوەس بینەرمان بن. خۆشەویستی یەکێکە لە ئاڵۆزترین چەمکەکان کە فەلسەفە و مێژوو ئەدەبیات تەنانەت زانستیش لێکدانەوەی جۆراوجۆری بۆ ئەکەن، بەڵام ئەوەی کە باز ئەکرێت لە پشت دەربڕینی ڕستەی خۆشم دەوێت کۆمەڵێک لێکدانەوەی جیاواز هەیە. بینەری ئەم راپۆرتە ئەبین دەربارەی ئەو لێکدانەوە جیاوازانەی کە بۆ خۆشەویستی و خۆشویستن هەیە. بینەرمان بن. لێکدانەوەکان بۆ خۆشەویستی کۆمەڵێک لێکدانەوە و پێناسی جیاواز هەن بۆ خۆشەویستی لەوانە ویستی پێشخستنی خۆشحاڵی و باشی کەسی بەرامبەرە لە بەرامبەر خۆتدا، هەستێکی زۆر بەهێزی وابەستەبوون و سۆزداریە، هەستی دراماتیک و لە ناکاوی سەرنجڕاکێشیە، هەست و سۆزە بۆ پارێزگاریکردن و پەسەندکردنی بەرامبەر، هەڵبژاردننی هاوکاریکردن و ڕێز و ئاگادار بوونە. بەڵام بەگشتی خۆشەویستی ئاوێتەیە کە لە هەست و سۆز و ڕەفتار و بیرکردنەوەی تاک کە پەیوەستە بە سەرسامبوون و نزیکی و ڕێز و پارێزگاریکردن لە کەسی بەرامبەر. لەپاڵ ئەو لێکدانەوانەی کە لە بواری فەلسەفە و مێژوو ئەدەب و تەنانەت زانستیشە ئەکرێت و بە تایبەتی لە زانستی دەروونناسیە، کۆمەڵێک گۆڕانکاری کیمیایی و بایۆلۆجی لە جستەی کەسێکە ڕوو ئەیات کە دەچێتە ناو خۆشەویستیەوە و بە تایبەتی دوو هۆرمۆنی ئۆکسیتۆکسین و دۆپامینمان هەیە. بینەری ئەم راپۆرتە بن دەربارەی کارکردی ئەم هۆرمۆنانە لە کاتی خۆشەویستیە. گۆڕانە بایۆلۆجی و کیمیاویەکانی جەستە لەباری خۆشەویستیدا. ئۆکسیتۆسین کە گوێزەرەوەیەکی دەماریە و بەگشتیش ناو دەبرێت بە هۆرمۆنی خۆشەویستی کە لە مێشک و بەشەکانی دیکەی جەستشدا دەردەدرێت، بە تایبەتی لە کاتی دووگیانی و مەژینی مەمچی دایک لە کاتی شیرپێدان. هەروەها پەیوەندی هەیە بە هەستەکانی میهرەبانی و متمانەکردن و کەمبوونەوەی ترس، لەگەڵەوەشدا یارمەتیدەرێکی باشە بۆ ئارامبوونەوەی کەسێک کە بە پەیوەندیەکی کۆمەڵایەتی ناخۆشدا تێپەڕیوە. ئۆکسیتۆسین گرنگیەکی زۆری هەیە لە پەیوەندی نێوان کەسیدا، ئەویش لە بارەکانی زیادبوونی دڵخۆشی، هەستی وابەستەبوون، وروژاندنی سێکسی، ئۆرگازم. هەروەها هۆرمۆنی دۆپامین هاوشان لەگەڵ ئۆکسیتۆسین کاریگەری دادەنێت لەسەر هەستی خۆشحاڵی و سەرکەوتن لە پاش ئەنجامدانی کارێک دادەنێت، هەندێک جاریش ناو دەبرێت بە گەردیلەی خۆشحاڵی. باسکردن دەربارەی خۆشەویستی و خۆشویستن یەکێکە لەو بابەتانەی کە لە بیر و هزری گەنجەکانمانایە و ئەم ڕۆژ لە یەکێک لە کافەکانی شاری سلێمانی فانسی کافین میوانداری پسپۆڕێکی بواری فەلسەفە ئەکەین بۆی زیاتر بۆ ماڵڕوون بکاتەوە کە هیچ بەڕێز دانا ئیسماعیلە کە بەڕێزان پسپۆڕن لە بواری فەلسەفە. بەخێر بیت. لە زۆر لایەنەوە باز لە هەستی خۆشەویستی و خۆشویستن ئەکرێ، فەلسەفە، مێژوو، ئەفسانە، ئەدەبیات. ئایا هیچ پێکهاتێکی سەرەکی هەیە کە بڵێن ئەم پێکهاتانە هەبێ کەواتە ئەمە خۆشەویستیە؟ سەرتا سپاس بۆ ئەم دەرفەتە. بەڕاستیە لەبەر گرنگی کایەکە خۆیەتی عشق کایەکە کە هێندە گرنگە، هێندە ڕەهەندی جۆراوجۆری هەیە، لەوانە ڕەهەندی فەلسەفی، ڕەهەندی ئاینی، ڕەهەندی ئەستاتیکی، ڕەهەندی ئەدەبی، هەموو ئەمانە قسەی خۆیانیان لەسەر عشق کردووە لەبەر گرنگی و ئەهمیەتی کایەکە و ئاماژن پێدا بە دڵنیاییەوە. یعنی عشق داینامیکیە دەدا بە ژیان، عشق ڕوانینێکی قوڵە بۆ ژیان، ڕوانینێکی ئۆنتۆلۆجیانەیە بۆ بوون بە مرۆڤ، بۆ ئەزمونکردنی ژیان وەکەوەی کە دەبێت ببێت. لەبەرەوە پەیوەندی سەرتاپاگیری بە ژیانەوە هەیە
بۆیە کەواتە پێویستیە ئەتوانین بڵێن بەدڵنیاییەوە ئەزمونکردنی ژیانەوە و ڕوانینێکی ئێستاتیکیانەیە بۆ ژیان خۆی و عشق وات لێ دەکات کە ژیانت خۆش بێت کە بەتەنگ ژیانەوە بێت کە بەتەنگ هەموو شتانەوە بێن کە جوانن لە نێو ژیانە ڕوانینە جوانتر ئەبێ بۆ ژیان بەدڵنیاییەوە بۆیە زۆرێک لەو کەیانە قسەی قوڵ و جدیان لەسەر عشق کردووە کە بێ عشق دەتوانین بڵێن لەسەر چەند ئاستێک وەزیفە و ڕۆڵی خۆی بینیوە لەوانە عشق بۆ مرۆڤەکان بۆ ڕێگەزی بەرامبەر بە تایبەتی و بۆ ئەوانی دیکە بۆ هاوڕێک وزانم بۆ خوشک بۆ برا بۆ دایک بۆ هەموو ئەوانەی کرد لە دوجارە عشق بۆ نیشتیمان بۆ جڤات بۆ سروشت و یان بۆ بیر و باوەڕێک بەڵێ بۆ بیر و باوەڕێک زۆر جار ئینسان تا دوا سنوور لەگەڵ یا دەڕا خۆی دەفیجێ لە پێناوی ئەو شتەی کە باوەڕی پێ لە دوجارە ئەوەی کە گرنگە لە ترادیسیۆنەکانی وەکو یۆنانە عشق بۆ شار یەکێکە لە بابەتە سنتەریەکان بابەتێکە کە عشق سنتەر بۆ هەمیشە لە نێو خۆشویستی شارەوە لە نێو بنیادنانی شارێکی مەدەنیدا بەڕاستی شارێک بەبێ عشق یا خاڵی لە عشق شارێکی شێوا و پڕگیرە بێت کە لە دوجارە کارکتەر دروست ناکەوە کارکتەر هەست بە بەختەوەری ناکە لە نێوان ئەم تایپە لە شاردا لەبەرەوە ئەو ڕاندانی کە لەسەر شارە دوێن لە نیان یۆنانە زۆر زۆر گرنگن و زۆر بەخۆڵی دید و گیان بینیان سەبارەت بە شار چونکە لە دوجارە زامنی مانەوەی شارەکەی و زامنی پاراستنی شار و یاساکانی نێو شارەکەیە ئەگەر بە زمانێکی سادەتر ئایا ئەم خودی ئەم عشقا ئەم خۆشویستنە ئەبێت چۆن بێت کە تۆ ئەم هەمومانایە ببەخشێ بە ژیان دیتر عشق بێ بۆ ڕەگەزی بەرامبەر عشق بێ بۆ نیشتیمان خاک شار عشق بۆ خۆی لەسەر دوو ئاسەتوانی تەصنیفی بکەین عشقی حەقیقی و عشقی مەجازی و عشق پەیوەندێکی تەنگاتەنی ڕۆحیە لە نێوان مرۆڤەکانە یاخود لە نێوان مرۆڤ و شتەکانی دیکەدا لەبەرەوە ئەبێت لە ئاستە ڕۆحی قوڵەکانی بڕوانی و ئەو دیدەی کە هەیە بۆی زۆر زۆر گرنگەوە زۆر بە دقەتەوە لەسەری وەستاوە ئەگەر ئەماژەیە بدەین بە عشقی نێوان مرۆڤەکان مرۆڤ بۆ ئەوی کە مەبەستم لە دوو ڕەگەزە جیاوازی ڕەگەزەکان بۆ ئەوی بە کەماڵی مرۆڤبوونی خۆی بگا هانا بۆ خۆشەویستنی کەسی دیکە ڕەگەزی بەرامبەر دەبا لەوە ئەو خۆی دەبینێتەوە لەم جۆرە لە عشقا ئاەتە بوونێکە یەکبوونێکەیە کە لە دوجارە مرۆڤێکی کامل و عقلێکی کامل لێرەوە دروستە بەڵام ئەم پەیوەندی چییە؟ ڕۆح ئەم ڕۆحیەی کە باسی ئەگەی ئایا سەرسامبوونە بە ڕواڵەت و ڕوخساری کەسەکە سەرسامبوونە بە کەسێتی کەسەکە چکە لە دنیای ئەمڕۆیە تقریبان بۆ بەوە دنیای ئەمڕۆ دنیای مۆدێرن بەڕاستی عشق لە هەموو بەهاکانی خاڵی بۆتەوە و پرەنسیپانی کە لە دەستداوە کە دەبێ ببێت بۆی بەڕاستی تحویل بۆ حەزکردن بۆ غەریزە بۆ بەتاڵکردنەوەی غەریزە لە دوجارە دوو کارکتەر یەکتریان خۆشە و بە یەکەگەن دوای ماوەیەکی زەمەنی کەم چونکە عشق نەبوو عشق سەرمەدیە بۆ خۆی ئەبەدیە جاویدانە بەڵێ بە دڵنیاییەوە لە دوای فترێکی زەمەنی کە خاڵی بووە لەو حەز و ئارەزوانە سەیرەکەی تحویلە بێ بۆ حەقت و بۆ ڕق و بۆ ئەوەی کە خەونی بوو دەستی پێ بگا دەستی پێگا کاتێکت بە دەستی شیێنە زوو لە دەستێدا لەبەرەوە ئەمە عشق نییە و ئەمە ناوی بنین هەوەست ناوی بنین حەز ناوی دنیایەک ناوی دیکێتانی بۆ بنین بەڵام جۆهەری نییە لە عشقا لەبەرەوەی لە عشقا سەرمەدیەک هەیە کە لە دوجارە بۆ ئەوە دەبێت بمێنێتەوانێ و پەیوەندیەکە زۆر قوڵترە لەوەی کە لە حەز و لە شەهوەت و لە مانە خاڵی بکرێتوانێ و کۆتایی پێدێت ناتوانین بڵێن حەز و شەهوەتی تیانە بەڵام ئەشتوانین بڵێن لە هەنگاوی یەکەمە ئەوە نیە بەڵێ لە ترادیسیۆنەکانە ڕوانینی قوڵ هەیە بۆ ئەمە حتا بۆ دەستڕاگەشتن بە ئەوی دیکە یاخود لە مسکردنی ڕەگەزی بەرامبەر ئەوەی کە توانی لە سێکسکردنە خۆی خاڵی بکاتەوە سێکسکردنی شاوشێوەی کەکانی دیکە زۆر بەهای لە دەستداوە بە بازاڕی بۆ چونکە لە ترادیسیۆنی هندۆسی و بودی و هەموو ئاینەکانی دیکەشە سێکس جۆرێک لە تقوس و ڕێوڕسمی تایبەتی خۆی هەیە میتافیزیقای خۆی هەیە ڕەهەندی ئۆنتۆلۆژی قوڵی خۆی هەیە لەبەرەوە نەریتی شابە تایبەتی لە نەریتی کوردەواری یا سەیری بکەی ڕێوڕسمی تایبەتی دەبێت لەو ڕوانگەیەوە لێ بڕوانبی نەک وەکەوەی کە
خاڵیکردنەوەی شەهوەت و هیچی تر ینی ئەلێرە کورتە هێنێ لێرە کێشەکە دروستە بێ کاڕوانینەکانی ئەمڕۆ تەرکیزەکانی ئەمڕۆ هەمووی لەسەر ئەم خاڵەیە کە بەداخەوە گورزی گەورەی داوە لە خۆی کایەکە. زۆر باشە ئەچینە لای چەند گەنجێک کە ڕای خۆیان دەربارەی خۆشەویستی و خۆشویستن باس بکەن دواترە گەڕێمەوە لای میوانەکەم بینەرەوە. خۆشەویستی و خۆشویستن چەمچێکی فراوانە وەکو کەلیماتەکان ئەکرێت دابەش بێ بۆ چەند بەشێک بەڵام ئەوەی کەوا نەمتە لێرە قسەی لەسەکەم دوو چەمکە خۆشەویستی و ئەڤێنی واتە ئەو خۆشەویستیکەوە بۆ کەسێکەمانە یاخۆ ئەو خۆشەویستی بۆ شتێکمانە خۆشەویستی ئەڤێنی بریتێ لەو خۆشەویستیکەوە ئێمە هەست دەکەین و هەست بە ڕاکێشتنی کەسی بەرامبەر دەکەین جا بۆ شتێک بێت یاخود بۆ کەسێک جا ئەگەر بۆ کەسێک بێت ئەم دوو کەسە هۆرمۆنەکەی پێڵێن هۆرمۆنی ئۆکسیتۆسین ئەم هۆرمۆنە بەرزە بێتەوە کاتێک کە دوو کەسەکە گونە پەیوەندی خۆشەویستە خۆشەویستی ترمانە پێی دەڵێن خۆشەویستی خوای لێرەشە دوو فەرعی لێ بێتەوە خۆشەویستی خوای واتە بەش یەکەم بڵێن خۆشەویستی مرۆڤ و خوای گەوران بریتی لەیەکەی خوای گەورەی خۆش بێت و بە هەموو ئۆسیفەتەن ئەو شتانێکەوە هەیەی خۆشەویستیەکی تر هەیە لە دینە خۆشەویستی دایک و باوک و خوشک و برایە لەلای من خۆشەویستی ئەو هەستەیە کە تەنیا لە نێوان مرۆڤەکان و مرۆڤەکان نییە خۆشەویستی لە نێوان مرۆڤ بۆ ئاژەڵ هەروەها ئاژەڵ بۆ ئاژەڵ مرۆڤ بۆ خوای خۆی مرۆڤ بەرامبەر خێزانەکەی هەستێکە کە لە ئەنجامی متمانە و ڕاستگۆیی لە نێوان کەسەکانە دروستە بێت کەم هەستەش ئاسان نییە خۆشەویستی زۆری زۆر هەیە وەکو خۆشەویستی بۆ سروشت بۆ ئاژەڵ بۆ هاوڕێ بۆ دایک و باوک ئێستا باسی خۆشەویستی بۆ هاوڕێکەکەین بۆ نمونە کە تۆ ئەو نهێنوشتانی کە دەردی دڵی خۆلای هاوڕێکە دەکەی لە هیچ کەسێکی کە نایکەی بۆیە هەندێک کات هاوڕێکە لە براکات خۆشترە بۆ خۆشەویستی خۆشەویستی لێک شوێن و سەرچاوەگرێویش ئیمانە کە شوێنەکەی ناخە هەج ناخێک ئیمانی تیانەبێ بەلایەنی خۆمەوە تێبینی خۆم بۆ خۆشەویستی نییە و سەرکەوتو نابێت چکە خۆی گەورەش ئینسانی خۆشەوێ ئینسانیشە بە خۆی گەوری خۆش بوێ یعنی سەرچاوی هەموو خۆشەویستێک لە سەر زەوی ئیمانە بەلای منەوە بە قەنەعاتی خۆم ئەگەر هەر لەسەر ئەو دوو بابەتی پێش قسەکەم خۆشەویستی ئەگەر بۆ مەسەلەی خۆی گەورە باسیکەین ئەبێت وەکو خۆی ئەو بڕیارانە ئەو شتانی کەوا دایناوە وەکو خۆی جێبەجێگەی ئەمە خۆشەویستی خۆتە بۆ خۆی گەورە ئەیسەلمێنێت بۆ دایک و باوک ڕێزێگرتن و کۆمەڵشتی لەم بابەتەیە خۆشەویستی لەگەڵ کەسی بەرامبەرە لەگەڵ کچێکە یاخۆ لەگەڵ ئافرەتەکە بریتێ لەوەی کەوا خیانەتی لەگەڵانەکەیت و دروی لەگەڵانەکەیت و بەم شێوێ خۆشەویستی متمانە ڕاستگۆیی یەکتر قبولکردنی تێدا بێت بەو شێوەی کە کەسەکان هەن یعنی وەکو خۆیان قبول بکرن ئەگەر ڕاستگۆیی هەبێت و متمانەیەکی تاویان بە یەکتری هەبێت و ئەوە خۆشەویستەکان زیاترە بێت لە نەوەکە ڕاستگۆیی لە یەک تێگەشتن متمانە ئەمانە واکەن زیاتر تێکەڵی یەکتر بین شت لە یەکتر نەشارینەوە لە یەکتر نەترسین کە ئەو شتانە نەبوت ئەتوانین زیاتر یەکترمان خۆش بێت و هیچ کات لە یەکتردا نەبڕێن هەموو شتێک وابەستەی ڕاستگۆیە هەر شتێک ڕاستگۆی تابێ قەت لە ناو ناچێت وەکو ئەڵێ تەمەەن هێندە کورتە بەشی خۆشەویستی ناکە ئەی بۆ ڕقمان لە یەکتر بێت کە خوش حەز بەو کارە ناکە بە قەنەعاتی خۆم یەکەم شتکەوە خۆشەویستێکەدا بڕاپێنەکردن و درۆکردن کە زۆر زۆر بەدەستیانڵێنە جیلی ئەمڕۆ بە تایبەتی درۆکردن خیانەت کاری نەشیا و ینی بچووکردنەوەی یەکتری ئەم کارانە ناشرینەوە و خۆشەویستی تێکە بەڕێمە خیانەتکردن و درۆکردن بەرامبەر یەکتری و یەکتر قبول نەکردن و ئەوانە خۆشەویستی تێکەن لە دێوانی ئاوڕێ بیان خۆشەویستی بیان هەر کەسی پێ بێت کە درۆ هەبوو لە نێوان پەیوەندەکانە لە خۆ متمانە لە دەسێتێت کە متمانە نەما ناتوانین ئەو شتانی لە ناخمانە بە بەرامبەرەکەمانی بڵین ئیتر واکات پەیوەندەکانمان سار دەبێتەوە کە پەیوەندەکانمان سار بوویتە دوورەکەوینەوە و پەیوەندەکان کۆتایی پێێت هەنا درۆ ڕازگۆی ئەکسیەکەن ڕازگۆ بە خۆشەویستی بەردەوامە بێت درۆبکە لە سفرەدا کۆتایی پێێنێ ئەگەڕێمەوە لای بەڕێزدانە ئیسماعیل سپۆڕ لە بواری فەلسەفە ئەم پێشکەوتنانەی کە لە دنیای ئەمڕۆیە هەیە دەستگەیشتووی و دەنگگەیشتوویان ئاسانتر کردووە بۆ یەکتری چی لە چەمکی خۆشەویستی کردووە بەڵێ تەواو خاڵی کردوێتەوە و گورزی گەورەشی لێداوە بەڕاستی لەبەرەوەی کە
بەهۆی تەکنۆلۆژیاوە مرۆڤەکان ئاسانتر دەستیان بە یەک دەکات و ئەو تاسەی کە لە عشقا هەیە لێرە لە دەستیدا تاسەکە نەماوە لەبەرەوەی تۆ بۆی دەست بە معشوقەکەت بگەیشتە لە ڕابردووە دنیایەک لەمپەر و ئاستەنگ و کێشەی گەورەت ڕوبەڕۆ ئەڵی خەیاڵیش بەفعلی لە نێو خەیاڵ و لە نێو زینتە چونکە لە دوجارە عشق دەردە دەردی دووریە تاسەی دووری ئەوی دیکەیە ئەزانی یعنی ئەمە بەشێکە بەشێک لەو عشقەدا ڕێژێکە هەمیشە تۆ تەمەنای ئەوەکەی کە پێی بگەیت باش نییە لە خەیاڵ تا بە بەردەوامی حزوری هەیە بۆیە سەر تاپای تۆ داگیرەکە وجودی تۆ داگیرەکە و لە دوجاریشە پەیامە فەلسەفەکەی ئامەیەکە کە کۆی وجودی تۆ داگیرەکە بەشێکە لە بوونی ئۆنتۆلۆژی تۆ بەشێکە بێت لە بوونی تۆ دێتە ناوتەوە هەواڵکەری تۆ بەڵێ ئەمە زۆر گرنگە کە ئێستا ئەمانە زۆر ئێمە شتێکی دیکە بینین جیاواز لەمە لە دنیای هاوچەرکە کە هەمووی تحویل بۆ بۆی کە بە ئاسانی دەنێت پێگا بە ئاسانی دەست پێگاوە زۆر بە زوویش لی بێزارە بیت و لی دوورەکەویتەوە لەبرەوە ئەو تەسەورە گشتەی کە شتێک بە ئاسانی بەدەستی بێنی ڕەنگە بە ئاسانیش لە دەستی بدەین باز لەوە ئەکرێت کە لە خۆشویستنە لە عشقا بەیەگەیشتن عشقەکە لە ناو ئەبە ئەیمرێنێ ئەمە تقریبا شعاری زۆربەی خەڵکێکە باسی ئەەکە ئایا ئەمە حقیقەتێکی لە ڕووی فەلسەفی یان ئەمە پاساوێکە بۆ ئەو خۆشویستنەی کە هەیەیان بۆ لە ئەساسا لەوانەیە هەوەس بوو بێت بەڵێ هینی هەیە ناتوانین بە کولی ئەمە ڕەتکەینەوە لەبەرەوەی کە مانای خۆی هەیە و هەموو داستانەکانی نێو ئەدەب لەوە هەموو داستانانەی کە ماونەتەوە بەدەستی ئەمە گەیشتون هەمووی تراژیدیایەوە هەر بۆ خۆی بەشێک لە عشق بڕهاندی تراژیدی هەیە و لە یۆنانی دێرینە ئەو تێکستانەی کە لەسەر شانۆ و لەسەر تراژیدیا و لەسەر کۆمیدیان نووسراون بەشێکیان تەکستی عشقین بەشێکیان ڕوانینە عشقین جیهانبینی عشقین لەبەرەوە دەست ڕاگەیشتن بەو ئاسانی ئەوە ڕەنگە خەونەکە لە باربەرێ یاخود ڕەنگە کۆتایی بە ئەفسانەکە بێنێ بە داستانەکە بێنێ بۆیە کوردیش خۆشبەختانە چانسی هەیە کۆمەڵە داستانی گەوری هەیە لەوانە لەید و مەجنونی عەفو مەموزینی خانی مەموزین شیرین و فەرهاد کۆمەڵێک داستان کە زۆر گرنگن لە نێو ئەدەبوا لە لیدێکی خەیاڵی قوڵیان هەیە بۆ عشق باشە و لە دوجارە زۆرێک لەو عشقانش بە تراژیدیا کۆتانێتەوە بە تایبەتی ئەگەسی ئەدەبی جیهانی بکەی لە یۆنانەوە تا دەگا بە شکسپیر و دوای شکسپیری ژەم ڕەوتار بەردەوامی هەیە زۆرێک لە شانۆیەکانی شکسپیر بە تراژیدیا کۆتاییان دێت باشە داستانی عشقەکان داستانی تراژیدین لە سۆفۆکلیسەوە دەست پێکا لە یۆنانەوە تا دەگاتە گۆتە لە ئەڵمانیا یعنی هەموو ئەم داستانانە داستانی گەورن و بەداخۆ ڕەنگە لەم بەرنامە دەرفەت نەبێنمان بەسەر بکەینەوە بەڵام تەشویقی خوێنەرەکەم بۆی کە بگەڕێتەوە بۆیان بۆی ئەدەب کایەکی گرنگە و دپڕە لەو داستانە گەورانانەی کە شتی گەوریان تۆمار کردو دەربارەی عشق و وانەیەکت باتێژنەوێ بۆ ژیانکردن بۆ تێگەیشتن یەکێک لەو بابەتانەی کە زۆر جێی مناقەشەیە لە دنیای ئەمڕۆیە ئەو دەستگەیشتویە بە یەکتری و زۆر جاریش باز لەوەکەن کە لە دنیای مۆدرنی خۆر ئاوایە عنی بە ئاسانی کەسەکان بەرکەوتنی جەستەییان هەیە بۆیە ئەم حەقەیان بەخۆیان کە ئەڵێن ئەمەش ئاوێتەی خۆشویستنەکەیە ئایا لێرەیە چ لێکدانەوەیەکی ئەبێت بەڕاستی بەو شێوازەی کە ئەزمونێک لێ لە ژیانە شێوازێکی دەتوانم بڵم سەرکەوتوو نییە و ڕەهەنگی عشقیشتیا حزوری نییە بەڕاستی لەبەرەوە دەستڕاگەیشتن یاخود لە مسکردنی ئەوی دیکە جۆرێک لە بەها پوڵەکان لە دەسەدا لەبەرەوەی کە تۆ ممارەسەکردنەکە هەڵەیە بەڕاستی ئەمە ناتوانین وەکوی کە ئەگەر دەستگەیشتن بریتی بێ لە ئاوێتە بوونێکی ڕۆحی و وەنیە چوزانم ئەمە مانەدارە بەڵام ئەگەر تەنها خاڵیکردنەوەی شەهوەت بێ ئەلێرا کێشە دروستە شعارێک هەیە لە ناو کوڕان و پیاوان ئەمە قسەی زۆرینەی خانمانەکە ئێڵێن باز لەواکەن دواتر خۆشەویستیەکە دروست ئەبێت ئایا ئەمە خۆگونجاندنە
یان لەبەر حەزە سێکسێکەیەک ئەڵێ دواتر لەگەڵی ئەمێنمەوەیان ئایا دوای بەیەگەیشتن دروستە بێت؟ من ڕاموانییە کە دروست ببێ ئەگەر عشق لە سەرەتاوە وجودی نەبێت و ئاسان نییە و میزانە چین کە دوجار دروستێکن وەلە بە پێچوانەوە ڕەنگە لە دواترە بەهاکانی لەدەست بە عشق کەمتر بێتەوە چونکە خێزان وەکو دامەزراوەیەک ئەگەر تحفظی پێوە نەکەی بە عشقەکان نەپارێزی تۆ بە بەردەوامی ڕۆژانە ممیلە تووشی کۆمەڵە شتی دووبارە بوون و بەریەکەوتن و چوزانم یعنی واد لێ کە بێزارە بیلی نەک ئەوەی کە بەفعلی ئەبێ دیدێکی معریفی قوڵ دیدێکی عشقی قوڵ هەبێ بۆی بتوانی تحفظ بە خێزانەوە بکەیت کە خێزان بەهای خۆی هەیە و گرنگی خۆی هەیە بەڵام بەو ئاسانیش ناپارێزرێ و پێشمانیە لە دوجارە عشق دروست ببێ و ئێمە ئەگەر شتێک هەبێت ڕەوابێت پێی بڵێن ترادیسیۆنی ئەمە ترادیسیۆنێکی عشقی نییە ممارسەی عشقی نەکردەوە کۆی کە دەبێ هەبێ زانی ڕاستە کۆمەڵک داستان و ئەفسانەی گرنگمانەیە لە کایەکە بەڵام لە نێو کولتورەکە ڕنگدانەوەی قوڵی نەبووە بەرکەوتنی دروست نەکردو لەگەڵ هەرێکێک لە ئێمەدا لەبەرەوە ئەوەی کە ئەمڕۆ ئەیبینین بە یەکگەشتنێکی خێرا لە تەمەنێکی ڕەنگە پێشوەخت و مناڵە و لە هاوسەرگیری و لە ئەنجامە و لە دوجارە لە فەکەیەکی زەمانی جیابوونەوە هەر نەگەشتۆ مەسەلەکە چیە جیادێتەوە یعنی هێشتا تەمەنی نەگەشتۆتە مەرحەلەیەوەی کە عشق بکات کە لە عشق تێبگات کە توزانم لە هەموو شتانەی تر تێبگات کە پێویستە خێزان وەکو ئوسرەیەک کە هیچ نەبێت جیای بکاتەوە لەگەڵ هەوەسان ناوبڕێک وەرەگرین ئەچینە لای راپۆرتێک دەربارەی وتە و قسەی ئەو ناودارانەی کە لە بوارە جیاوازەکانە دەربارەی خۆشەویستی و عاشق دواون بینەرەوە. وتەی ناوداران دەربارەی خۆشەویستی ئەریک فرۆم عاشق بریتیە لە ویستێکی ڕاستەقینە بۆ ژیان بۆ ئەوەی کە بە خۆشمان دەبێت هەر کاتێک ئەو ویستە ڕاستەقینێ نەبێت ئەوە عاشق نییە. بێرتراند راسڵ ترس لە عاشق ترسە لە ژیان ئەو کەسانەی لە ژیان دەترسن دڵشی مردویان هەیە. سیگمۆند فرۆید ئێمە هیچ کات بە ئەندازەی ئەو کاتانەی کە عاشقین لە بەرامبەر ڕەنج و ئازاردا لاواز نین. ماتما گاندی لەو شوێنەی کە عاشق هەیە ژیان هەیە. جۆرج ئۆرێل لەوانەیە مرۆڤ پێی باشتر بێت کە لێی تێبگەن وەک لەوەی کە خۆشت بوێن. جاکردنەوەی خۆشەویستی لە هەوەس یەکێکە لەو بابەتانەی کە زۆر جێی گفتوگۆیە بە تایبەتی لە دەستپێکی هەر پەیوەندیەکە جاکردنەوەکەی ئاستەم ئەبێ بۆ کەسەکان بەڵام بە تێپەڕبوونی کات هەستی خۆشویستنەکە بەردەوام ئەبێ لە کەسەکەیە بەڵام کاتێک ئەبێت بە هەوەس و زیاتر غەریزەی سێکسی و جنسی تایە زاڵ ئەبێت ئەمە بەگشتی زۆر ناخایەنێت و زیاتر بەلایەوە گرنگە کە لە ڕووی ڕوخسارەوە کەسی بەرامبەری چۆن ئەبێت. ئەگەڕێمەوە لای میوانەکەم بۆ یەکێک لەو پرسیارانەی کە زۆر باز ئەکرێت لە ڕابردووە کەسەکە دەستبەرداری بەرژەوەندیە شەخسیەکانی ئەبوو لە پێناو گەیشتن بە خۆشەویستەکەی بەڵام لە دنیای ئەمڕۆیە پێچەوانەکەی بینین کە دەستبەرداری هەست و سۆز و خۆشەویستەکەی بێت لە بەرامبەر کۆمەڵێک بەرژەوەندی دنیای سەرمایەداری ئێستا کەواتە ئەبێت چەمکی خۆشویستن لە ئێستەیە بە تەواوەتی گۆڕا بێت بەدڵنیاییەوە چەندێکە لەسەر بەرژەوەندی بیناکراوە باشە لەسەر عشقی حەقیقی لە پشتیەوە حزوری نییە بۆیە عشق خۆی بریتیە لەوەی کە تۆ ئامادەی قوربانیدانی گەورەی زانی تۆ دوجار تا شوێنێک ڕەنگە زۆرێک لە عاشقەکان سەری خۆیان داناوە لە پێناو گەشتن بە مەعشوقە لە کۆنا لەناو کووردا وترایان بۆ تۆیان بۆ گڵ جوان ئێستا وترێ ئەم ناکەسێکی تر فعلاً زۆر ڕاستە لەبەرەوە ئەمە هینێکی خراپە ئەمە دیدێکی خراپە بۆ عشق و کاریگەری زۆر خراپیشی دروست کردووە لەسەر جڤاتەکە بە شێوەیەکی گشتی چونکە عشق ئامادەی قوربانیدان نەبی تۆ لە پێناویە حتا لە نێو عرفانی ئاینەکانە قوربانی سەردانان هەبوو لە پێناو معشوقە ئەنجا جاری وایە عشقەکە عشقی ئیلاهیە یا عشقی مرۆڤە یا عشقی هەر شتێکە کە ئەمە
بەهای خۆی ئینسان تا دوا سنوورە ڕوا کە ڕۆحی خۆی ئەبەخشێ لە پێناوی معشوق. ئۆکەی بەڵام قوربانیدانی لایەنێک و وەفاداری لایەنەکەی تر کەواتە لەگەڵ ئەویانین کە لایەنێک قوربانی بات و ئەوی کەش هیچ. طبیعی عشق هاوکێشەیەکە بە تەنها کەسێک هاوسەنگ ناکرێت ینی پێویستە هەردووکیان لە ڕووی ڕۆحیەوە تەواو ئاوەکەی یەکتر بوو بێتن و تەواو یەکتریان قبول کردبێ ئەو کاتە پرۆسەکە بەدی دێت ئەگەرنا داستانی زۆر هەیە لە دنیای ئەمڕۆیە کە زۆر تراژیدینە نیە پڕن لە خیانەت پڕن لە توزانم کاری حەز و قێزەون. زۆر جار چەمکی خۆشویستن و عشقیشیان ناشرین کردو زۆرجانە فلانە کەس بە عشق و بە خۆشەویستی گەیشت ئەوە نەتیجەکەی بوو کەواتە تۆ دوای ئەو هەستە مەکەوە. جوانە ئەمە ئەبێ ئەو دیدە ڕاستکەینەوە ئازانی ئەبێ لەسەرەوە بکەین کە ئەوانە عشق نین بەڕاستی ئەوانە بە بازە ئەو دیدە دیدێکە سەرقاڵی بە بازاڕیکردنی کایەکەیە و سەرقاڵی دابەزینی ستانداردەکانی عشقە کە لە دنیای ئەمڕۆیە بە کوردی ئەمە بینین ئێمە بەندرێت لێرە و لەوێ شتێک ڕووباکە عشقی حەقیقیتە بەرجەستە بوو بێ و هەردوو عاشق و معشوق بە هەمان هێز بێت. زۆر سپاس بۆ زانیاریەکانت ئەرکت کێشە بینەرمان بێت بەردەوامە بین. ئاسانی دەنگگەیشتویی و دەستگەیشتویی بە یەکتر لە دنیای ئەمڕۆیە ئەو نیگەرانی کەمتر کردوتەوە کە لە ڕابردووە هەبوو بەڵام نیگەرانیەکی تر کە لە ناو تاکەکانە دروست بووە جیاوازترە و بە تایبەتی لە کوڕانە نیگەرانیان دەربارەی ئەو پابندبوونە هەیە کە کچان داوایان لێ ئەکەن و لە خانمانیشان نیگەرانیەکەیان ئەوەیە کە کوڕان زیاتر تامەزرۆیی و حەزە سێکسیەکانیان پێش ئەخەن. بەم جۆرە بەرنامەی دروستیمان پێشکەشکردن بە هیوای دەروندروستی بۆ هەموو لایەک.